بەڵێ ئەزیزانەوەی کە بینن پاسی حاجیەکانە کە ئێستا گەیشتە لای کەسوکاریان ئێستا لەوێ دابەزن و ئێمەش ئەچین بۆ لایەن خۆیان و کەسوکاریان وێنەکانتان بۆ وازینەوە بزانین چۆن باسی ئەو شوێنە پیرۆزانشمان بۆکەن ئێوەش لەگەڵمانە بن. چاوەڕێی کیەکەی؟ والله حاجیەکمان هەیە. چی تۆیە حاجەکە؟ کوڕمە. بەڵێ. خۆی بەتەنها ڕۆیشتەوە؟ بەڵێ. ئێستا بیریەکەی چاوەڕێیەکەی ببینیتەوە؟ والله جای چۆن بیری ناکەم. قسەت لەگەڵ کردووە کاتێ لە حەج بووە؟ ئێستا قسەم لەگەڵ کرد. وتی چی؟ وەڵا وتی وا دابەزوین لە تەیارەکەم. زۆر باشە. خۆت پێشتر چووی بۆ شوێنە پیرۆزانە؟ بەڵێ. چەند ساڵەمە بەڕۆیشت؟ والله تقریبا 2002. پێت خۆش نییە بیری و شوێنە ناکەی جارێکی کە بچیت؟ بەرە وەڵا بیرێکم. کوڕەکەت کە قسەت لەگەڵ کردووە کێش و گرفتیان بۆ دروست نەبووە کاتێ لەوێ بوون لە خزمەت بێنە وەڵا. باشە شکر. لەخوای گەورە بەزیار. باشە پێت گوتووە دوعای خێرمان بۆ بکەن؟ ئارە وەڵا پێم تۆ دوعای خێر بۆ هەموو گەلی کورد بکە وە خاکی کورد بکە. ئارە وەڵا. حەکەی منی ئەخوا عەمەر درێژ بی. جەناب چاوەڕێکیەکەی؟ وەڵای چاوەڕێی زاویەکمانەکەین لە حەجاتەکەوە. خۆی بەتەنها ڕۆیشتەوە؟ بەڵێ گیان. کاتێک کە قسەتان لەگەڵ کردووە لەو شوێنە پیرۆزانە چۆن باسی ئەو شوێنەی بۆ کردووە؟ وەڵای شوێنێکی خۆشە تا بڵێ دڵگیرە هەر حەزەکەی هەر بچیتە ئەو شوێنە. باشە لەو کاتێک کە لەوێ بوو ئێوە معنی قسەتان لەگەڵ کردووە بزانین کێشە و گرفتیان بۆ دروست نەبووە لەوێ خزمەت گوزاریەکان چۆن بۆ لەگەڵ؟ لەخوا بەزیار زۆر باش بووە. ئارە وەڵا زۆر باش بووە. خۆت حەز ناکەی ناوت بێتەوە بچی بۆ شوێنە؟ وەڵام بەخێ هەموو دنیا حەزەکە هەر زۆر پێم خۆش. ئەو کەسانتان ئەو کەسانی کە حاجین ئێستا گەیشتونەتە ئێرە یان هێشتا هەر بەڕایسا گەشتون چاوەڕێیانەکەین. بەڵێ گیان. سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی بەخێر بێ سەر چاوەڕێکیەکەی؟ وەڵا بەخێراتنەوەی سەرجەم حاجیان دەکەین هەرێمی کوردستان بە تایبەتی. کێت لە حەج بۆت؟ وەڵا کاک حاجی ئەحمەدمان لەوەیە. ئامۆزامە. بەڵێ. ئەو بەتەنها ڕۆیشتویان کەسی تری لە؟ وەڵا خوشکێکی لەگەڵا. ئێستا بە تامەزرۆیە چاوەڕێیەکەی ببینی؟ وەرە خۆشحاڵین جا خوا دەکات و شوێنەمان بەنسیب دەبێت. خۆشحاڵین. نەتوی پێشتر بۆ؟ نە وەڵا. بەئیشەڵا ناوم نووسیوە و بەڵێ لەگەم پیاوە ساڵی داهاتوو ئیشەڵا ناومان نووسیوە معاملەت. خەڵکی چ شوێنێکنی؟ خەڵکی مەمەنداوین نەحەی بنگرت. قسەتان لەگەڵ ئەو کەسوکاری خۆتان کردووە؟ چاوەڕێی دەکەین. چۆن بۆ کێشە و گرفتیان بۆ دروست نەبوو؟ هیچ شتێک نییە شکر الحەمدوللا زۆر بەباشی بەڕێوە چووە الحەمدوللا. خێری بۆ کردوون بۆیەوە بێمەش؟ لێرەوە تە لەو چەند جار بۆمان کردووە دوعای خێرمان بۆ بکە خوای گەورەی مەژەوێمان بەنسیب بکە. وڵای هەر لێرەوە گەمە ڕۆیشتین هەستمان بە ئارامی کرد شوێنێکی ئەمە نەخۆش ئارام نەبیت لە پاراکەیتەوە نە لە سەروەت دەکەیتەوە نە لە شتی دنیایی یەکەیتەوە بەڕاستی شوێنێکە پیا و ئێستاش دڵم بۆی لێ جێوێکی زۆر ڕوحی تایبەتە زەینت لە هیچ شتێک نییە لەبەر ئەوەی جێوێکی ئیمانی چۆن دەڵە لێرەکانە ئیمان لە 150 لەوێ دەبێتە 100. وڵاگەرەکەی تۆ تەحاملی بە هەر نەکرد و هەر لێرەی باش. عرفەکە بارانەکە لێیە لەخوا بەزیا بێ زۆر خۆش بوو. ئەوەی نەچێتەوێ نازانە چێژ و ئیمان ئەوێ لەوێ تە خۆشیان لەوێ ئیمان لەوێ حەزمەکرە لێ بمردمان نەهاتمەهێتەوە زۆر خۆش بوو زۆر خۆش بوو بەلام و زانم ئایسێ لەوێ لە دایک بووم هاتوومەتەوە. سەڵاتم بێ موساڵێژم بەدەوەڵەزار خۆشەکە و پاکە بێتەوە هەیچ شتێ نامێنێ غەم و کینە نامێنێ بغوز نامێنێ هیچ شتێ نامێنێ. سەلام عەلەیکوم. بەخێر بن و حاجی. سپاس دەکەم چاوی منی بەڕێزی لەخوا بەزیار بێ حەمد و سەنا چاوی منی بەڕێزی. چۆن بوو سەفەرەکەتان؟ زۆر بار بوو لەخوا بەزیار بە پێی ئەو هەموو خەڵکە و ئەو هەموو زماناگە هاتۆتە خاکی سوعودیەوە زۆر پرۆسێکی جوان بەڕێوە چوو زۆر باش بوو لە سایەخوای و هەرێمی کوردستانەوە زۆر شێوێشی جوان بوو زۆر مراسمێکی زۆر جوان بوو لە خزمەت لە هەموو شێوەکان زۆر باش بوون لەخوا بەزیار. گوزاری و ئیشەکانیان هەم لە وتێل هەم لە هەموو خزمەت گوزارێکدا زۆر باش بووین. لەگەڵ کێ چوو بوویتۆ؟ هەر خۆت بزانم. بەڵێ لەوێ هیچ کێشە و گرفتێکتان بۆ دروست لەمان نەبوو حەمد و سەنا بەخوای گەورە. شوێنێک لەو شوێنانە کەڕتی ڕۆیشتی زۆر یعنی هەست بە ئارامیە کرد هەستە بە دڵخۆشیە؟ وڵای هەر لێرەوە گەمە ڕۆیشتین هەستمان بە ئارامی کرد هەر لەگەر لێرە ڕۆژ هەستمان بە ئارامی کرد هەمووی خۆشی بوو بەڵێ لە عرفات لە مینا لە ڕزمی شەیتانی تۆزێ بەڵام حتممە هەموو زمان و میلەت و 4 ملیۆن خەڵک بێ حتمما ئازاریش تێدا شوێن گەڕانیەوە لێ وەڵامە زۆر شوێن گەڕان چوونە عرفات چوونە مینا چوونە ڕزمی شەیتانی
ئەوانەمان هەموو کردو لای گۆڕی پێغەمبەری خوا بەڵێ چوین لە ئەوە لە مەدینە چوین خۆبات هەموو خۆشی و گریان و ئامادەبێشێکی زۆر جوانمان تێدا گریان بە دیارە زۆر زۆر چوینە خزمەت قەبری ئیمامی حەمزە و ئەوانە مزگەوتی قیبلەتێن و گۆڕەساری بەقیەتوڵە ئەمانەمە هەموو کردو و بەسەلامگیری و شوێنانە ناکەیت کە زۆر ئێمسا بە گریانەوە گەڕاوینەوە خێرت بۆ خەڵکی کوردستان کرد حام یەکەم جار بۆ کچ و کوڕی کوردستانەگە بەلاڕێدا نەڕند و هەم بۆ خاک وڵاتمان بۆ گەنجەکان بۆ هەموو شتەکان وەڵا چاوەڕێی کەس ناکەم بەس خۆم لە حەج بووم هاتووم لە حاجی بووی بەڵێ زۆر باشە باسێکی ئەو شوێنانەمان بۆ بکە بزانین چه شوێن گەڕاون چه شوێنێکی زۆر خۆش بوو بەلا هیچجا هەموو شوێنەکانی خۆشە حەت شوێنی ناخۆشە هەر لە مەدینەوە بگرە خۆشە مەکە خۆشە چێوی عەرەفە خۆشە مینا خۆشە مزەلیفە خۆشە هەمویان خۆش چوونە نزیک گۆڕی پێغەمبەری خوا بەڵێ چۆن بچە هەستێکتان هەبوو کە چوونە نزیکی ئەو پیاوە نێیتەوە شوێنێکی ئەمە نەخۆش ئارام نەبییر لە پاراکەیتەوە نە لە سەروە دەکەیتەوە نە لە شتی دنیاییەکەیتەوە بەڕاستی شوێنێکە پیا و ئێستش دڵم بۆی لێە ینی بیری ئەو شوێنەکەیتەوە جارێک ئەرە وەڵی ئێستش بەدڵ حەزمەکە تێرگریاوم کە هاتوومەتەوە بۆ شوێن کە گەڕانەوە ینی هەستانە کرد دڵتەنگە بوون کە شوێنەکە وڵی هەز بە دڵتەنگیەکەم ئێستش ئەم دقە ئێستش حەزمەکرد لێ بوومات 15-20 ڕۆژی کەش بمامایەتەوە بە شەر 36 ڕۆژ بوو لێ بوو لە هەموو حاجیان زیاتر ئێمە لێ بوون چووکە وەجبەی یەکەم بووین ئێمە بۆکو خزمەت گوزاری کێشە و گرفتان بۆ دروست نەبوو هیچ لەڵی خواردن هەبوو هەموو شتێکە بوو کێشە و گرفتە هەبوو کەمێک بەس هیچ نییە کێشەی مەسعەدمان هەبوو بیناکە خەڵکێکی زۆری تیا بوو تۆزە کێشەی مەسعەدمان بوو ئەوش کێشە نەبوو برە ئیتر وردە کێشەیەک هەرە بێت ئیتر بەس زۆر جار ئەوانی کە ئەچن بۆ حەجەوانی کە لە عەمرە دێنەوە زۆر بە شێوازێکی جیاواز باسی شاری مەدینەکەن شاری مەدینە چۆن بوو وڵی شاری مەدینە بە ڕاستیەکەی من پێ دەڵێم ئەڵێم هەمووی مبارەکە هەموو شوێنێکی پیرۆزە حەزەکەی نێیتەوە ینی شوێنێکی تایبەتیە بەڕاستی مەدینە بە ئەوەڵجار ئێمە چوینە مەدینە یەکەم جار 5 ڕۆژماینەوە لە مەدینە ئەنجا دوای چوینە مەکە بەڵام یەک لەیەکی خۆشترن ئیتر پیاو ناتوانێت تاریفی هیچی عنی ئەمە نەخۆشن هەتا زۆر کەس باسیەوە کاکاڵێ ئەچیتە و شوێنانە خۆت بۆ ناگیرە وەکو گریان وانە حاڵەتێکی وات بەسەر هەموو ئارەوەڵا بارانێکی خۆشمان لەباری ڕەحمەتی خوا بووی تر بارانێکی چاکباری لە دوای پاڕانەوە و دوعاکردن و حەدیث خوێندنەوە لە شێوی عەرەفە بارانێکی چاکباری ئارەوەڵی بۆ هەموو کوردستان بۆ هەموو خەڵک بۆ ڕفیق بۆ دۆست بۆ برا بۆ خزم بۆ کەس بۆ هەموو کەس بۆ وڵاتی وا خۆش نییە بەس ئەوە ئەو شوێنە پیرۆزە بەڕاست بۆ کەسانی کە توانیان هەیە و ئەتوان بۆ حەج و هێشتانە ڕۆیشتن چیان پێڵایی من حەزەکەم هەموو کەسێ بچێتە حەج بۆی کە دڵی ئارام بێتەوە ئەو شوێنە ئەمەنە پیرۆزە نەبییر لە شتی دنیایی یەکەیتەوە نەبییر لە شتی خراپەکەیتەوە شوێنێکی ئەمەنە پیرۆزە ئەمەنە خۆشە کە هاتیتەوە دڵەکان فێنەگە کاتەوە کا حاجی بەخێر بێتەوە چۆنی باشی ئەحواڵت باسێکی شوێنەمان بۆ بکە چۆن بوو چۆن الحەمدە لەخوا بەزار بێ شوێنێکی خۆشە ناخۆش نییە وەزایدەن هیچ مشکلەیەکمان نەبوو بەکو مشکلە و الحەمدە سپاس چوونە کوێ سەرەتا دواتر چوونەشاتی چوینە مەدینێ لە مەدینەی 5 شەو لەوێ ماینەوە دوای ئەوە ڕۆشتن بۆ مەکەی لە مەکەشەوە هەتاکو تاقوا و عیبادەتێکی باشمان کرد هەتا ئەو وەختانێکە بینیتان کێ بوون بۆم باسانێکە بیداتی ئێمە چوونە لە مەکەی کە چوونەیە چەوی حرەفات بوو لە دوایەوە هاتینە مزەلیفەی لە مزەلیفەشەوە هاتینە مینای ئەوجە لە میناشەوە وەرە هاتین بۆ شەیتان ڕزمکردن زۆر باشە چه هەستێکتان هەبوو کاتێک کە چوون ئەو شوێنە پیرۆزانە ئەو شوێنانی کە سەحابەکان پێغەمبەری خوا ئەمانەی لێبووشمان بین ئەو شوێنانەشمان بینی کە ئەسحابەکان شەڕیشان تێدا کرد و چێدا شەهید بوون و ئەمانە وەکو مزگەوتی دوو قیبلە هەیە ئەو شوێنەی کە دەدانی پێغەمبەری لێ شەهید بووە چوشی ناوێت کە تقریبەن دەوری هەفتە ئەسحابەی لێ شەهید کراوە لەوێکانەوە چه هەستێکتان نەبوو کاتێ ئەچوون ئەو شوێنە نزیکانە کە ئەو کەسانەی لێبوو هەستی دین و ئیسلامەتی لەوێکانە حقەت هەتا نەشی تەوێکانە دینی ئیسلامیت هیچ بۆ معلومات نییە ئەچوی تەوێکانە زیاتر دیندارەتی پەیدا دەبێت پێت خۆشە ئێستا بگەڕێتەوە بۆ شوێنە چه هەستێکتان هەیە بەنسبەت ئەوەیەوە حقت خۆشە ناخۆش نییە لە ڕوانگەی ئەوەیەوە کە وەکو دین و دیانەت
بەڵام بەنسبەت هێندێک ئیشەوە وەکو قەڵباڵغیشی ئەم ساڵەکەنەیەک جار زۆری هەبوو ئەمە تۆزێک ناڕەحەتی کردین بە حکمەوەی لە وتێلەکان لە 15 قاتی تێدا هەبووە ئەوەی کە لەسەری سێرێ بوو ناڕەحەت بووە. گرفتان چی هەبوو لە خزمەت گوزاری لە خزمەت گوزاری یەک مشکلە من نەبووە هیچ الحەمدولله وەڵا خواردنێکی زۆر هەبووە لە ڕوانگەی ئەوەیەوە هیچ کێشەیەکی نەبووە لە ئاستی ئاوەوە لە ئاستی خواردنەوە هیچ مشکلە من نەبووە. زۆر کەس لەوانی کە ئەچنە و شوێنە پیرۆزانەوە گەڕێنەوە باسێەوەکەن کە زۆر جار خۆیان پێ ناگیرێت کە ئەچنە و شوێنانە ئەگرین بە دیار ئەو تەبێت دڵناسێک دەبی بە حەقات خۆت بە ئەوە دەزانی کە چۆن دەڵێ لەوێکانە بە حکومەی غەریبە پێدوانە بێ هەرواسانە وە ڕوانگەیەوە شەوە ڕۆژ شەوی عەرەفاتیش ئەو ڕۆژە ئێمە لە شەوی عەرەفات بووین ئەو دوانی وەڕۆی حەسرەکەی بڵێن بارانێکی ئێکزار باری و دووهەم ڕۆژیش کە هاتیشین بۆ مزەلیفە و میناش حەسرەکەی هەم دیسان بارانێکی زۆر باریوە لە مەکەی انشاءالله سلامت بێخۆ بارانی بە ڕەحمەتی بەسەدا باراندینی والله سەفەری حەزمان کرد خوای گەورە بە نسیب ئێمەش هەموو موسڵمانێکا خوا لێشمان قبول کە ئینشاءالله سەفەرێکی ڕوحی بوو سەفەرێکی زۆر چۆن دەڵێن لەزەتێکی ڕوحیمان لێ وەرگرت الحەمدولله. چونە چ شوێنێک باسی شوێنەکانم بۆ بکە چه هەستێکتانە بوو کە چون نزیکەوە خۆشیەکەی لەوەیدا تۆ کاتێک کە تەماشا دەکەی دەچێ مەدینەی دەچێ خزمەت پێغەمبەری خوا سەڵ دەزانی کە پێغەمبەر بەکوێدا ڕۆیوە سەحابەکان لەکوێ شەهید کراون لەکوێ شەڕیان کردووە لە چوونە سەر ئەو کێوەی کە هەنە گریان دێتی هەر بەدەست خۆت نیە ینی جێوێکی زۆر ڕوحی تایبەتە زەینت لە هیچ شتێک نییە لەبەر ئەوەی جێوێکی ئیمانی چۆن دەڵە لێرەکانە ئیمان لە 150 لەوێ دەبێتە 100 ئەو ها باڵانسی ئیمان ئەوجا تۆ دەچێ ماڵی خوای گەورە کە تا ئێستا نەتبینیوە بەڵام بە واقعی بۆ خۆت دەچێت بە دەورەی بێدا تەواف دەکەی ینی جەوێکی زۆر ڕوحی هەیە خوای گەورە بە نسیب ئێوەشکەشە دوعای خێرتان کردووە بۆ وڵاتی خۆمان بۆ هەموو مسلمانان بۆ وڵاتی خۆمان زۆر بە تایبەتی بۆ وەزعی دارایی بۆ ئاشتەوایی دوعای تایبەتمان بۆ ئەو خاک و نیشتیمانی کردو کە خوای گەورە دەوڵەتی سەر بە خۆمان بە نسیب بکە و ئەو قات و قڕێمان لە سەلابەرێ و ئاشتەواییمان لە بیندا زیادکەشە ئەلو کۆی ئەو شوێنانی کە چووی تۆ وەکو شەخصی خۆت چ شوێنێکی زۆر چێژی ئیمانی لێ والله جا کاتێک کە تۆ دەگەی خزمەت پێغەمبەری خوا سەڵسەم کاتێک کە دەچێ ڕەوزەکەی و نووسراوە هونا ڕەسوول الله ئەو پێغەمبەری خوا سەڵسەم گۆڕەکەی گۆڕی مبارەکی لەوەیە تقريبا بستێک دوو بستی کە دەڕۆی نووسرا هونا ئەبوو بەکر سەدیق هونا عومەر بن الخەتاب کاتێک دەگەی ئەوە بەڕاستی ینی جەوێکی یەکجار تایبەتیە و لە کاتێکیش کە دەچیە تەوافی بەیتی خوای گەورە کاتێک کە دەچێت سەر چێوی عەرەفە تەماشا دەکەی بە تایبەتی ئەمساڵ حەمد و سەنا بۆ خوای لە کاتی بەبێەوە هیچ پەڵ هەورێکە بێت لە کاتی دوعاکردنەکەی خوای گەورە یەکسەر هەر ئینسان ڕاستەوخۆ زانیت کە شتێکی تایبەتە ڕاستەوخۆ دایدا یەک بارانێک چۆنی بڵێ ئەوە هاچی ئەم حاجیە لەبەر ئەو بارانەیەک بە خۆ گریانێک بوو چۆنی بڵێ ئەوە ینی جەوەکان زۆر تایبەتە. وڵی هەر لێرەوە گەمە ڕۆیشتین هەسمان بە ئارامی کە شوێنێکی ئەمە نەخۆش ئارام نەبیت لە پاراکەیتەوە نە لە سەروەت دەکەیتەوە نە لە شتی دنیاییەکەیتەوە بەڕاستی شوێنێکە پیا و ئێستاش دڵم بۆی لێ جێوێکی زۆر ڕوحی تایبەتە زەینت لە هیچ شتێک نییە لەبەر ئەوەی جەوێکی ئیمانی چۆن دەڵە لێرەکانە ئیمان لە 150 لەوێ دەبێتە 100 وڵاگەرەکەی تو تەحاملی بە هەر نەگەر ڕوحە لێ باش. عرفە کە بارانەکە لێیە لەخوا بە زیاوە بێ زۆر خۆش بوو ئەوەی نەچێتەوێ نازانە چێژ و ئیمان ئەوێ لەوێ تە خۆشیان لەوێ ئیمان لەوێ حەزمەکرد لێ بمردمانە هاتمەهێتەوە زۆر خۆش بوو زۆر خۆش بوو بەلامەوە زانم ئایسێ لەوێ لە دایک بووم هاتوومەتەوە دەسەڵاتم بێ موساڵێژم بە دەوڵەزار بوو نەخۆش دەکە و پاکە بێتەوە هیچ شتێ نامێنێ غەم و چینە نامێنێ بغوز نامێنێ هیچ شتێ نامێنێ. باسی ئەوم بۆ بکە چوونە کوێ سەفەرەکەتان چۆن مزەلیفە چوینە مینا دووشۆ لە مینا ماینەوە چوینە کێوی عەرەفە چه هەستێکتان هەبوو کە چوون ئەو شوێنانە و لە نزیکەوە ئەو شوێنانتا بوو هەتا خواسکا خۆش یانی بێتاقەتی کەیتەوانێ ئێستا حەزەکەی یانی دڵت بۆی لێدا جارێکتر بگەڕێت لێدا بەڵێ بەڵام کێمەوە ئەم بەتارە ئێرەشم لە بەرچاوەکەوێت بۆیە لەبەرەوەی نە ئێڵن سیارە بێتە شوورەوە نە تەکسیانێ پاسەکە لێ بەجێ دێڵێ
داتە بەسیێنێت تەکسیش نییە پێی بچیتە دەرەوە وە سیارەی مەسوول و دەوڵەمەنیش یڵ ئەیکە نەشورۆ بڕۆ یاستی کە بزانی سیارە وەساویکە نەشورەوە ئەوە نیم سعات وەسەوام چاوەڕی سیارەم. باشە ئەو شوێنانی کە باسی کرد لەوێ وەکو خزمەت گوزاری کە لە سەفەری حەج بوون کێشی خزمەت گوزاریتان گوزاری عیبی نەبوو بەڵام لە ڕووی خواردنەوە تۆ ئیستیحام بوو لەگەڵ مەزعەدای عیبی نەبوو خواردنی باش بوو خواردنی زۆر بوو یعنی بەڕاستی. کێ ئەوە ئەو کێشانتان بۆ چارەسەر بکات؟ وەزارەتی ئەوقافە. بەڵێ وەزارەتی ئەوقافە. باشە لەو شوێنانی کە ڕۆیشتن لەو شوێنە پیرۆزان چه شوێنێکی زۆر بۆ تۆ چێژی ئیمانی؟ عەرەفە کێوی عەرەفە و حرم حەجەر ئەسوەد. ئەوترێ زۆر جار کە ئینسان نەچێتە ئەوێ بەدەست خۆی نییە گریانی دێ. چۆن بوو سەفەری حەجەکەتان چۆن بوو؟ خۆ لەخوا بەزای حەجمان کردووە و خزمەتی چاکیان کردوین و باوک شۆ بە خزمەتمان نا. خۆش بوو سەفەرەکە؟ ئەرە وەڵا خۆش بوو. چ شوێنێک گەڕانە و شوێنانم بۆ باسکەکە چوون؟ ئەو شوێنەکەی کە بەسە گەڕاوی وەکو شوێنی سەفا و مروە و مەکە و مەدینە و کێوی عارفە و هەر هەموومان تاو کردی. چوونە لای هەموو شوێنەکان؟ هەموو شوێنەکان شەیتانمان ڕێژ بکەیت سەرگێ ماشکالی سەر کردن. چوونە نزیک گۆڕی سەحابەکان؟ چۆن نەشوین شوێنەتە ئەوێش کە ئیسماعیل حەزرەتی ئیبراهیم نێ دووجار چوونەتە ئەوێش. ئەرێ وەڵا چوونە باخەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم چوونە پاڵی ماڵەکەی نوێژمان لە پاڵی ماڵەکە کە دیوارە بەرمان بوو بخوا دووجار سێجار. گریانتان هات کە لەوێ چوون؟ ئەرە وەڵا گریانمانە هەم حەوەک و ئاو شام هاتە خۆ بژۆگە. ئەرە وەڵا چ شوێنێکی لەناو ئەو هەموو شوێنە زۆر تۆ پێت خۆش بوو حەزتا کرد جێی نەهێڵی؟ چ شوێنی هەیە ئەم خاکە نییە هەمووی ئاڵتونە هەمووی قورعانە هەموو خاکەشی حرامە پێی پیانی. باشە ئەی لەناو ئەو شوێنانەی کە گەڕان ئێستا بیری ئەو شوێنەکەی بگەڕێتەوە بۆ شوێنە جارێک؟ وەڵا گەرەکەی تو تحملی به هەر نەگەڕێت و هەر لێرەی باشتر. ئەرە وەڵا لێرەی باشتر. ئەوە لێرە هەیە لەوێ نییە لێ سەلام سەلامە خۆ برا کل هەموو شوێنەکان. باشە لەناو ئەو شوێنانەی کە گەڕان تۆ ئێستا دڵی بۆ کوێ لێدا زۆر بیری چ شوێنێکیەکەی تۆ کە ئەو شوێنانەکە بینیت؟ وەڵا بیری هەمووەکەن. السلام عليكم. شاكي بخربان. حاجەکەتان قبول بێ ئینشاءالله. خوا لێ ڕازیە خوا بکە بەنسیبی ئەوە ژیاخوا. چۆن بۆ حەجەکەتان تۆزم مۆ باس؟ خوا زۆر زۆر باش سپاس. پێشەو گرفت خزمەت گوزاریتان؟ ئەمە باش و هیچ ساڵێوان نەبووە سپاس بۆ خوای گەورە. سپاس بۆ خوای گەورە. باشە چ شوێنێک لەو شوێنانە گەڕاون کە باس کراوە یان هەمووی گەڕاوین. چ شوێنێکی زۆر تۆ هەمووی گەڕاوین. چ شوێنێکی زۆر خۆش بوو یعنی تامەزروی جارێکی تر بشتەوە؟ ئەرە بەخوا تامەزە هەموو ساڵ دوو جار بووین جارێ بە عەمرە جارێ بە حەج. ئەرە بەخوا. ئەڵێن ئەو کەسانی کەش نەوێ زۆر جار خۆیان بۆ ناگیرێت دەگرین. ئێوە جواب ئێرەڵێم بارانی گرنی بارانەکە ئەوەی درێ گراندینی. باران و فێزانی هەڵی کرد مەگەر خوا بزانێت بۆ ترس و بۆ خۆشی مەگەر خوا بزانێت چی پێکردین. باشە لەناو کۆی ئەو شوێنە پیرۆزانە کە ڕۆیشتی چ شوێنێکی ینی لەبیرت ناچێ بە بەردەوام بیری لێ؟ هیچ شتێم لەبیر ناچێ هەمووی پیرۆزێک مادام هەمووی پیرۆزە هیچ بیر ناچێ هەناسەمی قوربانی تۆ خۆچاکەم دە ساقەی دڵێوم حەدم نییە بە قوربانی تۆ خوا ئاگای لێ دێ بە ساقەی تۆ هەناسەمی. باشە لەگەڵ کیا ڕۆژی خۆ بە تەنها بوو یا خەڵک؟ تەنها ڕۆژتم بەس خوا کچی بە ناردم کوڕی بە ناردم برای بە ناردم بوو نەکەس و کارم هەمویان. کێ بوو لەگەڵا هاوکاریەکردن؟ وەڵای جەماعەتێ بوون هاوکارم خەڵکی بازیان و ئەو ناون باوکمان بە یەکتری نەناسی سپاس تریشان نەناسی بەڵام بەس لێ بووین نەکەس و کار یەکتری سپاس بۆ خوای گەورە. یەکیان دەدای خێرت بۆ کردوین لەوێ بۆ وڵاتە بۆ ئێمە زۆر خوا لێ مەرگرێ زۆر زۆرم کرد بۆ هەموو بۆ ئێوەشی بنووس ئێوەش خوا بیکا بەنسیبی ئێوەش. حەج بووی جەناب؟ لەخوا بە زیاوە بێ چۆن بۆ سەفەرەکەتان؟ خۆش بوو زۆر زۆر بەڕێز بوو هەموو بەڕێک و پێکی خزمەت و کێ ئەو شوێنانەی کە چوون پێ مزەلیفە ئیتر مەدینە مەکە و مەدینە بچیتەوە بۆ ئیشەڵا خوا بیکا بەنسیب ئەرە وەڵڵا خوا کابێتەوە بەنسیب نەبرم ئەمرەیەکی کەم بکرداتە بژمرمان قەیناکە ئیشەڵا. لەناو کۆی ئەو شوێنانە کە گەڕاندایە چ شوێنێکی زۆر بۆ تۆ خۆش بوو زۆر بەلاتەوە؟ هەمووی خۆش بوو سەیرانێکی زۆر خۆش بوو لەخوا سەیرانێکی ماڵی خوا بوو لەخوا بە زیابی ئەمە نەخۆش بوو. ئێستا بڕوا بکەن لە دوێنم بیری ئەو شوێنانە ئەکەمەوە کەچووم. دوێنێ هاتوویتەوە ئێستا بیریەکەیت؟ لە دوێنەوە ئیتر هاتوونێتەوە ئوتێل و خۆمان ئامادە کردو بۆ هاتنەوە یعنی ئیتر نییە بڕاتە بێ ئێستا بیری ئەوەیەکەمەوە. هەڵێن ئەو کەسانی کە ئەشنا ئەوێ زۆر جار بەبێ ئەوەی دانی بە بەدەست خۆیان بێ ئەگرین لەو شوێنانە ئێوە چه هەستێکتانە بوو کە لەو زۆر چ شوێنێک بۆ ئەوە کە بتگرێن؟ زۆر کێوی عەرەفە مزەلیفە هەمووی ڕۆژی کێوی عەرەفە کە بارانەکە لێیە
لەخوا بەزیا بێ زۆر خۆش بوو سپاسانەکەم لای گۆڕی سەحابەکان گۆڕی پێغەمبەر هەمووی چوین بوو کە ئاوا لە نزیکەوە پێغەمبەری خوا لە تەنیشتی هۆمەزانی ئەتر نییە هەیتە نەک ماڵە مناڵ کەسم بیر نەبوو بەس خۆ پێغەمبەر و کعبەی پیرۆز و مشایەخەکان دوای خێرت بە وڵاتی خۆمان ئەرە وەڵڵا چۆن دوعای خێرم بۆ هەموو گەنجەکان بۆ کوردستان کردو ئیشەڵڵا خوا هەمویان بپارێزێ کوردستانمان بۆ ئاوەدان بێ ڕەبی خوا بیپارێزێ چۆن دوعا ناکەم کاکە گیان خۆم کوردم کە باشە لە سەفەری ڕۆیشتن ومانەوە و هاتنەوەتان لە شوێنە کێشە و گرفتان بۆ دروست لاشکر هیچ کێشە و گرفتمان نەبوو سپاس بۆ خوا زۆر خۆش بوو نەوەڵا سپاس بۆ خوا خۆش بی بە ساقە بوو سپاس مەمنونم دووبارە قبول بە ئیشەڵڵا بەڕێزەکەم ئێمە لێرەوە چوونە مەدینە ئەوە هەر چێژبەخشە چوونە خزمەتی پیاغەمە سەڵاسەلەم زیارەتی پیاغەمەمان کرد سەڵاسەلەم نزیکی گۆڕەکە شوین هەر دەستماندا بە شەبەکەی گۆڕەکەیەوە چەند جار نەک یەک جار شتێکت هەبوو کاتێکە ئەوە لە نزیکی خودی پێغەمبەر لەوە هەست خۆشتر هەر نییە لە دوای وهاتنە مەدینە و چوینە مزگەوتی بەیت الحەرام پیرۆز لەوێ بە تام و هینێکی زۆرمان بوو کە بۆ ئەو شوێنە بینیمان هەر کەسێک کەسێتەوێ خۆی بۆ ناگیرێ وەکو گریان زۆرە ئارەوەڵا ئەوە تایسە من لێرەوە کرد زیارەتێ زۆرمان کرد چوینە کێوی عەرەفە لەوێ بارانێکی ڕەحمەت باری بەسەرمانە عالم لەبەر بارانەکە وەستا ئیتر ئەوە ڕەحمەتێک و بەسەر ئەو حاجانە باراندی دوعا نزاکامان ئینشەڵڵا قبوڵ ئەبێت چوونە نزیک سەحابەکان ئەوانەی کە شەهید هەموویمان بینی سەحابەکان قەبرستانی بەقیع هەموویمان بینی بەڵێ ئەرەوەڵام ئێستا تامەزدرۆی کە بگەڕێتەوە جارێکی من هەموو ساڵێ پارە ببێ و دەسەڵاتم بێ ئەچمەوە ئارەوەڵام من زۆر من دووەم جارمامە بڵێ باشە چیت هەیە بۆ کەسانی کە توانایان هەیە و هێشتا نەچوونە ئەوەی توانایانە من ئەڵێم ئەوەی 12 مانگە کە ئەی خۆی بەیکەی بە وەرگمانە مەی خۆمانێکی بخۆ و 11 مانگی هەڵگرە بۆ ئەوێ بە من بێ ئارەوەڵام ئەوەی نەچێتەوێ نازانێت چێژ و ئیمان ئەوێ لەوێ تە خۆ ژیان لەوێ ئیمان لەوێ ئێمە حەچیەکەین بەزایە ئەڕوات حەچیمان کڕۆ ینی ساڵانە ئەی کۆین و ئەی خۆین و ئەیدرن هەمووی باسەکەوت دووەم جارە ڕۆم بەڵام هێشتا هەر تامەزرۆی کە بگەڕێ هەر ئەرەوەڵا هەموو ساڵێت دەسەڵاتم بێ ئەوڕم بەس بەخوا ترخوای گەورە دەسەڵات بدات دوای خێرت بۆ وڵات کردمووی بەخوا لە مناڵێکەوە تا گەورە و تا وڵات و تا شەیدەکان و دایکی شەیدەکانش من دوعام بۆ کردو هەمووی عالەم دوعای کردو بۆ کوردستان هەمووی ئەوەی کە داوای دوعای خێری کردو داوامان بۆ کردو ئەوەی داوای تر هەشتێک دەخۆشیە دارێ هەشتێکی بوێت داوامان بووانی کەس ناوێ ڕاستە لە کەسوکاریان دوورن بەڵام چێژی ئیمانی ئەوێ وایە کە بیری کەسوکار زۆر ناکە بیرەکە ئەوەیە تەلەفۆنەکەمان هەیە معادەل قسەمان کردووە عنی زۆر بیر ناکەیتەوە نەوەڵا ئەوێ مەشغوڵی ئەو نە مەشغوڵی دین و ئیمانەکەی مەشغوڵی کەسوکارەکە نیت من یەکیان خۆم ینی کەمترن فکرم بووە بەلای کەسوکارم لە کۆی ئەو پرۆسەی ڕۆیشتن و هاتنەوەمانەوەتان لەوێ کێشە و گرفتانیش بۆ دروست نەبوو وەڵڵاهی نەبووە نەوەڵا حەج لەخوا بەزیارەوەڵا خزمەتێ باشیان کردوین لە ماڵی خۆمان خزمەت باشتر کراوین پۆلیسی ئاوە ئەوەسێ بەڕز پرژێنی منەکە و باوەشێنی منەکەوە خزمەت نییە عنی لە کرێکارێکەوە هەتا بەرپرسەکانیان هەر هەمووی ینی ئاوا ئەوەسن بەڕز باوەشێنی حاجیەکەن ئاو پرژێنی حاجیەکەن حاجیە لێ بقەومێ بەجارە تێن بەدەمی و کێشەکەی بۆ چارەکەن نەخۆشێکمان مرد ئەمری خوای کرد ژنێکی عەبابەیلەی بوو ئێمە هەڵەبجەین بەجارە چەند کەس لەگەڵ یاچوین بە ڕێز و حورمەتەوە حاجتان لەکوێ ئەسپەر دەکرد وەڵا هەل تەبعەن لەوێ بەڵێ هەل لە مەکەیە قوربانم بێ و نخشە بێت لە هەموو لایەک سەلام عەلیکم سەلام بە قوربانم لە ساقەتان بم زۆر مەمنون بەخێر بێن پیرۆزباییتان لێکم لە کەناڵەکەتان پیرۆز بێ حەزە پیرۆز بە ساقەی تۆ بم یاخوایۆم بۆ بکە بزانم چویتە کوێت بینی حەمدوسەنا بۆخوا هەر هەموو شوێنەکەم بینی و حەزەکەی خۆشم کرد و بە ڕێکوپێکی و هاتینەوە بە هەرمی کوردستان بەخۆشی بەرەوەڵا زۆر بیریشیەکەم حەزمەکە سێمانی کەش لێوێ بوومایە ئەو کۆتریەوانی کە چن بەو شوێنانە هەرچەندە لە کەسوکار دوورن بەڵام لەوێ جێوێکی وای هەیە کە زۆر بیری کەسوکار مرتاحن زۆر بیری کەس ناکەن لەبەرەوە نەخۆشە بیری کەسی بیر ناکەوێتەوە باشە چ شوێنێک لە کۆی ئەو شوێنانە کە ڕۆیشتی زۆر بەلاتەوە شوێنێکی ئارام و خۆش بوو پیرۆز
زۆر زۆر بەلامەوە شارەکەی پێغەمبەری خۆ پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم زۆر زۆر خۆش بوو بەلامەوە چوویتە نزیکی خۆیان ئەرە وڵا چوومە نزیکەوە تەوافیژمە والله زۆر زۆر پێ خۆش بوو چوومە لای و تەوافمان کرد لەگەڵ پیاوەکە ماوە ئەڵێنم کەسانی کە ئەچنە نزیکی پێغەمبەری خوا زۆربیان خۆیان پێ ناگیرێ زۆر دوێنش بانگم هەڵاوەکە لە خواحافیزیم کردووە لە حرام زۆر زۆر گریاوم بانگم هەڵاوە حەزم نەیەگر حەزمە کرد لێ بمردمە نەهاتمەهێتەوە زۆر زۆر خۆش بوو زۆر خۆش بوو بەلامەوە زانم ئایسێ لەوێ لە دایک بووم هاتوومەتەوە بۆ هەرمی کوردستان وڵی هەل لێرەوە گەمە ڕۆیشتین هەسمان بە ئارامی کە شوێنێکی ئەمە نەخۆش ئارام نەبی لە پاراکەیتەوە نە لە سەروەت دەکەیتەوە نە لە شتی دنیاییەکەیتەوە بەڕاستی شوێنێکە پیا و ئێستاش دڵم بۆی لێ جێوێکی زۆر ڕوحی تایبەتە زەینت لە شتێک نییە لەبەر ئەوەی جێوێکی ئیمانی چۆن دەڵە لێرەکانە ئیمان لە 150 لەوێ دەبێتە 100 وڵاگەرەکەی تەو تەحاملی بە هەر نەکرد ڕوحە لێرێ باش عرفە کە بارانەکە لێیە لەخوا بە زیاو بێ زۆر زۆر خۆش بوو ئەوەی نەچێتەوێ نازانە چێژ و ئیمان ئەوێ لەوێ تە خۆشیان لەوێ ئیمان لەوێ حەزمە کرد لێ بمردمە نەهاتمەهێتەوە زۆر زۆر خۆش بوو زۆر خۆش بوو بەلامەوە زانم ئایسێ لەوێ لە دایک بووم هاتوومەتەوە دەسەڵاتم بێ موساڵێژم بەدەوڵەزار بوو نەخۆشەکە و پاگە بێتەوە هیچ شتێ نامێنێ غەم و چینە نامێنێ بغوز نامێنێ هیچ شتێ نامێنێ لێ پیرۆز بێ ئینشەڵا یاخوا لە ئێوەش پیرۆز بێ و ئینشەڵا نەخشێش تا لێ بێ ئومیدی خوا وەڵی سەفەرەکەمان هەتا بڵێ خۆش و ڕێک و پێکە وڵاتێکی ئەمن و ئامان کەس لە کەس تووڕە نابێ زۆر وڵاتێکی بەڕێز و بە نرخ بە بارانی ڕەحمەتی خوا ئینشەڵا هیچ تاوانێکمان بەم لەوە نەماوە دوعامان کردووە بۆ وەتەن بۆ ئاو خاک لە کۆی ئەو شوێنە پیرۆزانەی کە گەڕان چ شوێنێکی زۆر بەلاتەوە چێژی ئیمانی بە تۆ بەخش وڵی کە گەڕاین بە تایبەتی بە زێمە مەدینەی منەوەرە گەڕای مەرخی پیاغەمە ساوەسەلەم لەگەڵ ماڵی خوا کەعبەیتە و دوو شوێنە ئارامترین شوێنە بۆ هەموو مسلمان ئەڵێن لەو شوێنانە ئینسان خۆی بۆ ناگیرێ گریانی دێ چی ئەڵێ دڵی زۆر ڕقەبی باگری حەج سەبر و ئارام نامێنێ عالەمە گریارە وڵا کاگەیە بیل لە حاڵاتی خۆ دەکەیت تۆ منەزانم لە کاتی گەنجیا چیم کردو چیم نەکردوە سێشم بەو پەڕی لارە ملی و داماوی داوای لێبوردنەکەم و خوا لێ خۆش بێ ئە بۆ وەگری نزیکی گۆڕی سەحابەکانی ئەرە وڵا لە کێوی و حسوون حەفتا سەحابەکە چوینەوە لە مەدینەیە ئەرە وڵا چوین لە مەدینەیە بیری ئەو شوێنە ناکەیتەوە ئێستا کە گەڕاویتەوە کورە بەرە وڵات دەسەڵاتم بێ موساڵێژم بەدەوڵەزار بوو نەخۆشەکە و پاگە بێتەوە هیچ شتێ نامێنێ غەم و چینە نامێنێ بغوز نامێنێ هیچ شتێ نامێنێ کەچووی ئەڵێ شتێکی تری گەیتەوە شتێکی تری وڵی ئەوەی ئێستا بەسەرمان هاتوومەگە خوا بزانێ وڵی دوو ڕۆژە نانمان نەخواردەوە خوای زانێ ینی کێ کێشەکە لەکوێ بۆ ئێرە کێشیان دروست کردوە کێشە ناوخۆمە وڵا کورد دروستێکە بەرە حەجاج دروستێکە قڕە و قاڵە قەرەباڵغا برا 7 ملیۆن کەس بکەرە شاری سلێمانی و چی بەسەریە وڵا 500 کەسە کوژێ لە حەجاتیتەوە ئەرێ وڵا چۆن بوو سەفەرەکەت بەڕاستی ئەو ئەمە چین بۆ زیاتی ماڵی خۆی گەورە بەڕاستی عەزێکی زۆر خۆش بوو سوپاس بۆ سەرەتا چۆنێکی دواتە وڵا سەرتا چوونە مەدینەی منەوەرە بۆ زیاتی قبری پێغەمبەر صلی الله علیه و دوای چوونە نزیکی خۆی بەڵێ چوونە زیارەتمان کرد چوونە مەدینەی منەوەرە زیاتی قبری پێغەمبەر صلی الله علیه و دوای چوونە مەکە لەوێ تەوافەکەمان بەجێگاندن باشە زۆر کەس لەوانەیە کە ئەچن زۆر بە معنی شێوەیەکی جیاواز باسی مەدینە و شارەکەی پێغەمبەری خواکەن جیاوازیەکەی لە هەستی تۆ کاتێک کە چووتە مەدینە لەگەڵ شوێنەکانی نەوەڵی بڕاکە جەوێکی ئیمانی زۆر خۆشیە بەڕاستی زۆر خۆشە داوا لەوانە دەکەم ئەگەر ئیمکانیاتیان هەیە زیارەتی ماڵی خوا بکەن بچن بۆ عاج بەڕاستی جەوێکی ئیمانی خۆشیە بەڕاستی زۆر خۆشە بیری ئەو شوێنە ناکەیت و ئێستا کە گەڕایت وەڵی جۆلاگرە سوێن بەخوای گەورە سوێن بەخوای پێشەوەی بچم بۆ عاج ئەوان دەگوت داگوت بیری کە سوکار ناکەی سوێن بەخوا بیری کە سوکار ناکە یعنی جەوێکی ئیمانی زۆر خۆشە یعنی بیری هەچ لە کەسوکاریش دووری بەڵام بیری نەبەخوا هەچەندە لە کەس سوکار دووری بیری هەچ کەسە ناکەی بەس بیر لای خوای گەورەیە ینی بەس تاعەت بەس بیر لای خوای گەورەیە و تاعەت و عیبادە باشە لە کۆی ئەو شوێنانی کە گەڕای هەموو ئەو شوێنە پیرۆزانە چ شوێنێکیان لای تۆ ینی جیاوازتر بوو لە هەمووانی تر زیاتر چێژی ئیمانی لێ ئەوەی کە بەڕاستی چێژی ئیمانی زۆر زۆری هەیە هەر کەسێک بچێ بۆ عەج
تەوافی ماڵی خی گەورەیە یعنی چێژی تایبەتی هەیە ئەی بڕواکە لەوێ هەست بە ئیمانی دەکەی هەست بە خۆشێکی تاو دەکەی کە ئەرێ وەڵی سوێن بە گەورەیە ئەو خوای هەچی بچێ بۆوێ دەگریە ئەی جەوێکی ئیمانی زۆر خۆشەیە ینی خۆش لای هیچ کەس نییە بەس خۆت و خوا ینی پەرش کەسن نییە کۆی ئەو پرۆسەی کە ڕۆیشتن و هاتنەوە مانەوەتان لە حەج کێشە و گرفتان هیچ بۆ دروست نەبوو. من پێشەکەی سوپاسی خۆی گەورە دەکەم دواوەش سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی دەستخۆشان دەکەم بەڕاستی هاوکاریان کردین کەمکۆری نەبوو ڕاستی دەستخۆشان دەکەم ئەو ساڵ لەبەرەوەی حەجەکان تۆزە زۆر بوون تۆزە ناڵم کەمکۆری هەبوو کەمکۆری تەعادەکەن هەبوو بەڵام بەو شێوە نەبوو خێر بێنەوە خۆش بوو سەلامەت بوو سەفەرەکەتان سپاس بۆ خی گەورە زۆر خۆش بوو خۆش بوو لە خونەکێوکێ چوینە مەدینە و چوینە مەکە و چوینە کێوی عەرەفات و چوینە مزەلیفە و ئەو شوێنانە ناکەیتەوە بەرە وڵات 24 ساعت بیری شوێنانەکەم حەزەکەم بڕۆم وەرە ئەو کەسانی کەسنەوێ لە شاری مەدینە کەسنە نزیکی گۆڕی پێغەمبەری خوا زۆر گریانیاندا زۆر هەستێکی جیاوازیان زۆر هەستێکی جیاوازیانی وای لێ ئەمسان بیری ماڵەوە ناکە ئەوەنە بیری قیامە دەکا لەوێ بیری کەس و کار و خزم ناکەیت تەنها ئیمان بێ لە ڕۆژی عەرەفاکە و بارانە باریەوە هیچ کەسێکم لەبیر نەماوە تەنها ڕەحمی خوا نەبێ کەویتە ڕۆژێکی ئاواوە هەچی تەمەشاکە هەمیڵێ جەنازەیە بەجلی سپیەوە و ئەپارڕێتەوە لە خوا باران باری بە سەرمانە وەرگە کفنەکەی ئەرەوەڵا یاخوا بیکا بنسیبی هەموو برایەتی مسلمان بە قوربان بەرە وەڵا ئەگەر خوا یارمەتیم بە هەموو ساڵە حەزەکەم بچم قوربانت خێرت بۆ کردووی هەستاقم لەخوا بەزێ بێ دوعای خێرم بۆ هەموو مسلمانێک لە خۆش کرد ئێوەش مسلمانن قوربانم قوربانم وەڵای ئەلحەمدولیلا خۆش بوو سەفەرێکی خۆش بوو سپاس بۆخوا چوینە مەدینە و مەکە ئەو شوێنە پیرۆزانەکە ئەتان بینی لە نزیکەوە چه هەستێکتانە بوو وەڵای هەستێکی خۆشی هەیە و ئینشاڵای تر خی گەورە بیکاتە نسیبی هەموو کەسانەی کە حەز بۆ جێگایەکەن و کاراسانیان بۆ کاو نسیبی ئەمچێتە ئەو شوێنە ئینشاڵڵا نەوترێ ئەو کەسانی کەسنە ئەو شوێنە پیرۆزانە کەسنە نزیکی سەحابەکان پێغەمبەری خوا کعبەی پیرۆز هەڵێن زۆربیان خۆیان بۆ ناگیرێ ینی هەستێکی جیاوازتریان هەیە تۆکو گەنجێک کە جوویتاوێ هەستی شۆم وەڵای بە دڵنیایی ڕاستە ترکە چیتە ئەو شوێنە و زیاتر لە نزیکەوە ئەو شوێنە پیرۆزانە بینی بەڕاستی هەستێکی ینی ئیمانی زیاترە بۆ دروستە بێ و ینی لە ناخەوە ئەوەیە کاڵە ئینسان ئەکوڵێ لەو شوێنانەیە بیری ئەو شوێنانە ناکەێت وەڵا بە دڵنیایی هەمومان کە هاتوینەتەوە تەمەنایەوە خوازین کە ئینشاڵڵا جارێکتر خی گەورە نسیبمان بخاتەوە ئەو شوێن لە کۆی پرۆسەکە ڕۆیشتن و هاتنەوە مانەوەتان لەوێت هیچ کێشە و گرفتان بۆ دروست نەبوو وەڵی خۆی بتێ ئەم سەفەرانە بە تایبەتی خەڵکێکی زۆر بە یەک جار تقریبان کوردستان نزیکەی 8,000 حاجی سەردانی ئەوەی کردووە بتە نەتەوە کێشە هە دروزە بێ مشیلە هەرە بێ بەڵام بتر لەو شوێنانە ئینسانە بێ زیاتر سەبر و ئارامی هەبێت چونکە بۆ کارێکی پیرۆزە چێ ئەبێت یەکەم شتێکە ئەچێت ئەبێت یعنی کە لە یەکەم ڕۆژەوە کە قەراری ئەو شوێنەیە ئەبێ ئارامگر بێت بەڵام بێت ینی بەڕاستی هەنێکەم و کوڕیژەیە کە لەلایەن ئیدارە و حکومەتەوە کە ئەکرێ ئیتر نازانم بە نەزانین بێ یان بە هەر بە ئێمالکردنی شتەکە بێت حەقە هەوڵ بن چاکتر بێت چونکە ئەمە بەڕاستی وەکو حسابکە یعنی گەورەترین وەفدە کە لەم وڵاتەوە ئەچێت بۆ شوێنێک چکە ینی هەج وەفدێک کە ئەڕوات لەوانێ لە چەند کەسێ تێپەر نەکات لە 10 کەسێ 15 کەسێ بەڵام ئەمە بە یەک جار نزیکەی 7,000 کەسە چێ ئەگەر ئەمان بتوانن لەوێ خزمەتێکی زیاتر بە حاجیانی کوردستان بکەن ئەبێتە نمونەیەکی جوان بۆ وڵاتانی تریش بۆی وڵاتان بڵێن سەیری کورتکە کە بە چ شێوازێک و بە چ شێوەیەک ئیدارە حاجیان و خزمەتی حاجیانی خۆیانەکەن سەلامەت بیا شوێنێکی زۆر بۆ تۆ تایبەت بوو زۆر خۆڵایی هەموو شوێنەکان بۆ ئێمە تایبەت بوو هەموو شوێنێک تامچێشی خۆی هەیە چونە نزیکی پێغەمبەری خۆ زۆر خۆش زۆر بەڕاستی 37 ڕۆژە لەوێین بەقەدەر ئەوڕۆ بێزار نەبوو هەنی ئەوەندە خۆش بوو هەبەو 37 ڕۆژی هەندی ئەوڕۆ مرتاحتری چۆن زۆر کەسکە چێتە نزیکی پێغەمبەری خوا بینێ ئەوە خودی پێغەمبەرە لە تەنیشتی گریانی دێ بەڵێ بێگومان کە هەت کوێ ناوبەیتیش هەچی کێشە و مەشاکری ناو دڵتە ڕاستەوە خۆ دەڕوا ئەنی ئەوەندە مرتاح دەبی کەسوکاریش ناکەی هیچ نەبیری کەسابەتت دەکەی نە کەسوکارت دەکەی بیری کەس ناکەی ئەوەندە مرتاحی ئەوەندە خۆشە بەڕاستی ئەوزە بارانێکی ئەوەندە خۆشباری
لەوێ ئەو بارانە خۆشە بەڕاستی نیحمەت بوو بەڵێ خەڵکە کامووی هاتۆ دەرێ لەبەر بارانی ڕاوەستا بوو دوعای دەکرد و دەپاڕاوە. ئەزدان ئەوەی کە بینیتان پرۆسەی هاتنەوەی حاجیانی ماڵی خوا بوو کە وەکو بینیتان لێرە کە سوکاریان وەکو ئێستش دیارە زۆربیان لێرە چاوەڕێ هەندێکیانەکەن و هەندێکیان گەڕاونەتەوە چاوەڕێکن ئەو بڕێشی کەماوە بگەڕێتەوە لە ڕۆژانی داهاتووشە پرۆسەی هاتنەوەکەیان بەردەوام بێ ئێمەش لێرەوە دوعای خێرەکەین و داواکانی لەخوای گەورە ئەو شوێنە پیرۆزانە بە نسیبی ئێمە و ئێوە هەموو لایەکیش بکە بۆی بتوانین لە نزیکەوە ئەو شوێنە پیرۆزانە بین و بە نسیبی هەموو لایەکمان بێ پایم ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.